بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری زۆر لەسەر و کەسانە بەجێ دەهێڵێت کە ڕۆژانە تیشتی خۆریان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەردەکەوێت. وەزارەتی تەندروستی حکوومەت هێرێمی کوردستان هۆشداری دەدات هاوڵاتیان لە ئەگەری خۆ نەپاراستنیان لە بەرکەوتنی ڕاستەوخۆی تیشتی خۆر زیانی زۆر بە تەندروستیان دەگەێنێتن و پێویستە لەو کاتانەی پلەکانی گەرما بەرز دەبنەوە نەچنە دەرەوە و هەوڵی دواخستنی کارەکانیان بدەن. بۆ ئێمە زیاتر ئەو کەسانەی کە بەتەمەنن یان بچووکن یان ئەو کەسانەی کە لە دەرەوە کار دەکەن کرێکارەکانیان هەر کەسێک کە ئەرکێکی هەبێ لە دەرەوە ناچار بێلەوەی کە لەبەر خۆر بێ لەبەر هەتاو بێتر مەروە ئەوانەی کە قەڵەونیان ئەوانەی کە نەخۆشە درێژخایەنەکانیان هەیە ئەوانە زیاتر مەترسی توشبوونیان هەیە بە زیانەکانی گەرما ئەوان لەوانە شەکەت بوون بە گەرما کە زۆر باوە بەتایبەتی لە ئێستادا زۆر جارەیە هەندێک خەڵکی تر هەیە تێکەڵی دەکەن لەگەڵ توشبوون بە نەخۆشی گرانەتا لەبەرەوەی نەخۆشیەکە باوە لە نێوەرێمی کوردستان زۆر خەڵکەیە کە تووشی هەست بە گەرمیەک دەکات و ژانی ماسوولکەکانی دەبی پێی وایە تووشی گرانەتا بووە بەڵام خۆی لە خۆیدا سەبەبەکەی کاریگەری گەرمایە لەسەری. هەموو ساڵێک کاتێک پلەکانی گەرما بەرز دەبێتەوە بەڕێوەبەراتی کەژناسی و بوومەلەرزە یارێم ڕێنمایی تایبەت دەردەکاتن و هۆکارومانەوەی بەرزی پلەکانی گەرما بۆ ڕایگشتی دیاری دەکات. وتەبێژی ئەو بەڕێوەبەراتیش دەڵێت گرینگە لەو کاتانەی پلەکانی گەرما بەرز دەبنەوە هاوڵاتیان ئەو پێداویستیانە بەکار بێنن کە هۆکارن بۆ پاراستنیان لە تیشتی خۆر. هاتنی نزمە هەوا بە تایبەتی لە ناوچەی باشووری دوورگەی عەرەبی کە ناوچەی هیند و ئەو بارستە هەوای گەرمی کە دێ حتممە کاریگەری خۆی لەسەر ئەو ناوچەیە جێ دێڵێ. ئەو بەرزبوونە ئەو پلەی گەرمایە بێجگەلەوەی کە تیشی خۆر نیم چەستونیە لە سەرناوچەکەمان لە وەرزی هاوین کە ئەو شتێکی ئاساییە هاتنی نزمە هەواش وا دەکات یان نزمە پاڵەپەستۆ مەوجەیەکی گەرمی لەگە خۆ دێنێتن تا ڕادێک شێ تا ڕادێک بەرز دەبێتەوە ئەمە وا دەکات کە پلەکانی گەرمی بەرز بێتەوە. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە هەرێم جم و جۆڵی شەقام و بازار کەمتر بۆتەوە چونکە پلەکانی گەرمای ناو سەنتەری شارەکان بەهۆی زۆری ژمارەی ئۆتۆمبیل و قیرتاوی شەقامەکان و باڵەخانە و کارگەکان بە بەراورد لەگەڵ دەرەوەی شار بەرزتر دەبێتەوە. بەڕێوەبەراتی کەژناسی یارێمیش ڕای دەگەێنێت لەم هەفتەیە تا ناوەڕاستی هەفتەی داهات و پلەکانی گەرما بە بەرزی دەمێنێتەوە. قارەمان زەوەر، کورسات نیوز، هەولێر.